زاکرۆسانە هەڵمەتێکی هەرەوەزی نیشتیمانی ژینگەییە کە ئەمڕۆ لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بەڕێواچێت و ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی چالاکی زاکرۆسانەیە لە باشووری کوردستان کە بە دەستپێشخەری ڕێکخراوی سروشتی کوردستان و هەروەها ئەکادیمیای ئیکۆلۆژی تۆڕی زاکرۆسانە پێکاتەوە کە لە 6 گروپ و ڕێکخراوی ژینگەیی و شاخەوانی پێکاتەوە و یەکەم چالاکیەکەمان لەم ڕۆکە 5/12 لە قۆپەکانی قەرەداغ لەناو ئەم سروشتە دڵگیر و جوانەی قەرەداغەوە بەنجاممان گەیاندووە و نزیکەی ئێمە 100 کیلۆ بەڕوو کە نزیکەی 10,000 بەڕوو ئەکات ئێمە ئەمڕۆ لێرە ئەیچێنین و لە ڕۆژەکانی داهاتوو لە هەفتەکانی داهاتوو واتە تا 25 ڕۆژی داهاتوو زاکرۆسانە بەردەوامە بێت لە هەموو ناوچەکانی باشووری کوردستان و لە بەشەکانی دیکەی کوردستان. ئێمە لێرە و پەیامان بۆ تەواوی هاوڵاتیان بۆ تاک بەتاکی کۆمەڵگەکەمان ئەوەیە کە خاوەندارێتی لە درەختە بەڕۆکان خاوەندارێتی لە دارستانەکان بکەن و بەشداری زاکرۆسانە بکەن بە هەر شێواز و ڕێگەیەک ئەوان دەتوانن بەڵام تاکی دەکەینەوە ئەو جۆری بەری درەختانە یان نەمامانە بچێنن کە ڕەسەنن بە ناوچەکانی خۆیان و پارێزگاری لە درەختەکان بکەن و هەر درەختێک وەکو شەیدێک وێنا بکەنەوە. چکە من بیرمان نەچێت بەستەنها لە ئەم ساڵە 4 کەس لە باشووری کوردستان شەید بووە و لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوە 3 کەس شەید بووە و تاوەکو ئێستا شەیدانی ژینگە لە هەردوو بەشی کوردستان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان سەروی 21 شەیدە و ئەبێ ئێمە هەمومان پێکەوە ڕێز لە خوێنی شەیدەکان بگرین چکە خوێنی شەیدەکان تێکەڵ بە خاک و ئاو هەوا و خاکی کوردستان بووە. هەر پارێزگاریکردنێک لە هەر درەختێکی ئەم کوردستان و ئەم نیشتیمانە وەفا و ڕێزە بۆ تەواوی شەیدەکانمان و بەتایبەت شەیدانی ژینگەی کوردستان. زۆر پرسیارە لای هاوڕێیان بۆ ئێرەمان هەڵبژارد بۆ ڕواندنی بەڕوو لە کاتێکا خۆی درەختی گەورەی بەڕووی لێ هاوڕێیان گۆڕانی کەشەوەوای کردووە ئاستیا بە ڕادەیە دابەزیوە تەنانەت بەڕوو کە ڕۆکێکی ڕەسەنی ینی ڕێگی توانین بڵین لەگەڵ ڕێگی کوردەواریە ناتوانێت لە هەموو شوێنێکا بڕوێ. ئەم نەوچەیە بە حکمەوەی هەم گڵەکەی و هەم درەختی گەورەشی لێ ئەتوانێت درەختە بچووکەکان یان تۆ بچووکەکانمان بۆ بپارێزێ بۆ ئامانجە ئەم ناوەمان هەڵبژاردووە بۆی بە هاوژیانی لەگەڵ سێبەری درەختێکی کا یا لەگەڵ درەختێکی کە بڕێت ئەو کاتەی ئەتوانی بەرگە بگرێ و گەورە بێ چکە لە زۆر شوێن هەڵمەتی نەمام بڕواندن یا بەڕوو ڕواندنەکرێ ئەڵێ بڕۆ بۆ شوێنێک کە درەختی لێ نەبێ بە پێچوانەوە بەڕوو ناتوانێت لەو شوێنانە بڕێ کە درەختی لێ نییە. کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە هەڵمەتی زاگرۆسانە وەکو یەکەم هەفتە لە ساڵی حوتەم لە باشووری کوردستان قۆپەکانی قەرەداغ و هەڵبژێردراوە بۆ ژیانەوەی سروشت بە تایبەتی چاندنی بەڕوو کە هەم ڕێیەکی مێژووی هەیە هەم ڕێیەکی کولتوری هەیە هەم بەهێزە هەمیش لە قات و قڕیاق کوردی لە برسێتی ڕزگار کردووە زۆر جار ئاردی بەڕوو زۆر جار بەری بەڕوو ئەمانە وەکو خۆراکیش بەکار هاتووە. هەڵبەتە لە ئەو گۆڕانکاریانەی کە لە جیهانە ڕوویان ناوە لە دوای شۆڕشی ئەو با بڵێن مۆدێرنێتەوە پیشەسازی و وەبەرهێنان بە شێوەیەکی دڕندانە و کاولکاری و داگیرکاری دەوڵەتانی دراوسێ لەسەر ئێمە هەموو ئەمانە چ ناوخۆ چ دەرەوە ڕۆژانە ژینگە دەستدرێژێکە سەر کاو لەکرێ وێران نەکرێ بەقەدەرەوە خزمەت ناکرێ وی ئەم هەڵمەتە هەم پەیامێکە بۆ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین ژینگەکەمان پارێزین و چۆن بتوانین بۆ کولتور و ڕستەنایەتی خۆمان بگەڕێینەوە هەروەها پەیامێکش بدەین بەو دەسەڵاتە نامەسئولانەی کە چ لە ناوخۆ چ لە دەرەوە بە بیانووی قازانجی مادی یا بە بیانووی داگیرکاری ژینگەی کوردستان کاولەکەن و لە لایەکی تریشەوە ژینگە دۆستی خۆشەویستی ژینگە پاگڕاگرتی ژینگە بێ بە کللتور کە ئەمەش بە میدیا ڕۆڵ ببینێتیایە پەروەردە ڕۆڵ ببینێتیایە مزگەوت ڕۆڵ ببینێتیایە هەموو پنتانەی کۆمەلگا بێ ڕۆڵ ببینن لەوەی کە ژینگە دۆستی و ژینگە پارێزی بێ بە کللتور و بەقەدەرەوەی ژینگە خزمەتی ئێمەی کردووە ئێمە لایەنی کەم بەقەدەرەوە بتوانین خزمەتی کەین وەم هەڵمەتە بەردەوامی شەبێ و ئەمە وەکوتم ڕەجیان بەڕوانە ئینشاءڵڵا کە سبەینی هەمووی سەوزە بێتەوە ئەڕواتەوە سنوورە تەسکردەکانی ئێمەش تێپەڕێنێ لە باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژاوا بۆ ئومێدەی کە لە ئایندا بتوانین پاکترین ژینگەمان هەبێ لە جیهانە. هەڵمەتی زاکرۆسانە بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2018ەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان کە کوردستانی خۆمان ئەکا دەستی پێ کردووە لێرە ئەمساڵ لە باشوور یەکەم جارە ئابە بەرفراوانیە بکرێت ئێمە 5 ڕێکخراوی سنتەر و ڕێکخرا و
گروپی شاخەوانی و ژینگە پارێزین ئینشاءالله ئەم هەڵمەتە بەردەوامە بێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکەیە کە لە قۆپیەکانی قەراخ دەستمان پێ کردووە ئینشاءالله هەفتەی ئایندە لە شاخی بەرانانی لە دەربەنی خان پشت بەخوای گەورە هەڵمەتەکە بەردەوام ئەبێت و پلانی داهاتووشمان هەیە هەڵمەتەکە چاندنی بەڕوە لە ئێستاە هەوڵەیەن بەپێی سروشتی ناوچەکان و بەپێی ئەو ناوچەیە چیتیا ئەبێ بەرنامەی تریشمان ئەبێ دەستان خۆش بێ. ئێمە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی تیمی بەڕێزە کۆمەڵی شاخەوان هاتین بۆ سەوزکردنی ژینگەی کوردستان ئەو دارە بڕاوەکان یاخود ئەو شوێنانەی کە داری تیاناڕێت ئێمە ئەمڕۆ بە هاوکاری کۆمەڵی هاوڕێی بەڕێز کۆمەڵێ تیم و شاخەوانی بەڕێز ئینشاڵڵا سەوزیەکەین و ئەو بەڕوە هیوادارم هەرکەس لە شوێنی خۆیەوە بە نەمامێک بە بەڕوویەک بە بۆڵێ کوردستان سەوز کات و بەردەوام کوردستان ئاوەدان بێ. ئەمڕۆ هەڵمەتێکی هەرەوەزی زاگرۆسانە کە بەڕێوە دەچێت لە باشووری کوردستان یەکەم ڕۆژە و یەکەم دەستپێکی هەرەوەزەکەیە کە ڕوومان کردوتە قەرەداغ وەکو شاخەوانان وەکو ژینگە دۆستان وەکو لە گوندنشینەکان بە تایبەتیش سوپاس و پێزانیمان هەیە بۆ خەڵکی قەرەداغ کە پێشوازێکی گەرمیان لەو هەڵمەتە کردو و ئامادەبوونیشی باشیان هەیە لە ناشتنی بەڕوو بۆ بژانەوەی سروشتی کوردستان بە تایبەتی ئێستا لە کۆپیەکانی قەراغی. هەڵمەتی زاگرۆسانە لەم قۆناغای خۆی لە ڕواندنی تۆی بەڕۆگرێتەوە زۆر کەسە پرسێ بۆ بەڕوو لەبەرەوەی ئەوەی ئێمە تێبینیمان کردووە درەختی بەڕوویەکی کە لە درەختە هیچ ڕەمزی کوردە و هێمایەکی توانین بڵێ مێژووی هەیە بۆ کورد لەگەڵ ئەوەشە یەکێکە لەو درەختانەی کە توانای بەرگەکردنی پلەی گەرمی زۆرەوە توانای بەرگەکردنی گۆڕانەکانی کەشوهەوای زۆرە بۆیە پەنامان بردەوە بۆ ڕواندنی بەڕوو بۆی دارستانە سروشتەکان لە ناوچوون بپارێزین چکە دیقەت بی لەم چەند ساڵەیە خیرا بەوەی کۆمەڵی هەڵمەتی ڕواندنەوە لە بەتایبەتی لە ڕۆخی دارستانەکانە کۆمەڵێک دار هاوردەکرا لە گۆڕانی کەشەوەوایە بەشی زۆریان وشک بوون لە ناوچوون بەڵام درەختی بەڕوو وەک خۆی مایەوە توانین بڵێن کاریگەریە بۆ تێکراوە بە گۆڕانی کەشەوە بەڵام لە 600 جۆر توانین بڵێن لە 600 جۆری بەڕوو چەند جۆرێکی توانێت بۆ خۆڕاگیرانە و بە شێوەیەکی سروشتی خۆی بگونجێنێ بە تایبەتی لەو ناوچانە کە شوێنی ژیانی خۆیەتی واتە بەڕوو درەختی ڕەسەنە ئەوەنیش ناوچە شاخەوەیەکانمان هەڵبژاردووە بۆ ئەم ساڵیش یەکەم هەنگاو لە قۆپی قەراخەوە دەستمان پێ کردووە لەبەرەوەی هەر بەڕۆکانی ئێرەمان کۆ کردوێتەوە وەشمانەوەی هەر لێرە بیڕۆنین و گونجاوی ئەوە هەواکەشی وای کردووە لەم ناوچەیە بیڕۆنین زۆر کەس تێبینیەوەی هەیە بۆ دارستانە بەڕۆکانمان هەڵبژات لەبەرەوەی دیسانەوەی لەی ناسیا و بەڕادەیەک دابەزیوە زۆر کەم درەختەکان بەرگی گۆڕانی کەشەواگرین بۆی ئێمە ناچارین درەختی بەڕوو لەژێر سێبەری درەختەکانی کە یا لەژێر سێبەری دارستانە خۆرسکەکان خۆیانە بیڕوێنین بۆی بتوانن گەشە بکەن نەگیران لە ناوچەیەکە کە هیچ درەختی تیانە بێ ناتوانین درەختی بەڕوو بە هیچ شێوەیەک بڕوێنین. سەرکەوتێن خۆی هاویشتە دەر